بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، هاتين حديثي دوام باسي خلافي رزيلية كافر نازار صلى الله عليه وسلم عن أسماء بنت أبي بكر رضي الله عنه قال لي النبي صلى الله عليه وسلم: لا تبكي فتكوى عليك. واتابع غمري وحسكم عن مخاية طبعا أسماء كتشي أبو بكر الله رحمة إخواني بفرمين في غمري صلى الله عليه وسلم وصيتي في كردم على الرزيل مبا شو كإنسان أغير زور رزيل بو خواهي يورا رزقكاني ليه أشاري توا، يعني هرشي كاتي إنسان روف زور رزيلي كرد دەستی مکان خی گەورە سوستەکان یەواش کەم ئەکاتەوە ئەبێ ئینسانی موسڵمان وریا. طبعا ئەم حەدیثە بە دوو ڕیوایەتی تر هاتووە: لا تحصيه فتحصى الله عليك، لا تعيد فيعى الله عليك. يعني لا تمنع، يعني فرمويتي لا تدخر قليل، يعني أو نرزيل بيت حتى سكسي وايا ونرزيل دلي نايب فما نجن دلي نايب إخوان هاي الدنيا نايب إذا من الله كان هاي الشيء قصدي أما يبي غمري، يعني هنا الرزيل ما بدلت نبي بيخوي هش معنانا أو أنا الرزيلة منعك وقتها مش يبيته هش معنى أفرميت كالرزيل يتكلم بشانا سيا بشا أبيتها ما يشعر نوي أو بشانيك خوي فرقات دايبيت أو نعمتانيك خوي فرقات دايبيت. أجينا سر حديثي كتير مع حديث سهام گرنگی و بایەخدان بەخوا پەرستی ئەوەی کە ئەمڕۆ ئێمەیەکی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام پێتان بڵێم لە کاتی فیتنەدا، لە کاتی فیتنە خراپەکاری زۆر ئەبێتەوە ئینسان لەو کاتەدا عیبادەت بکە خاڵیسەن مخلیسەن بخوا ئەمەی دەسەکرد. ئەفەرمێ قال رسول الله صلى الله عليه وسلم: العبادة في الهرج كالهجرة إليك. وتلكاتي فتنة وبلاء ومصيبة وخرافكاري فتايبتي برو قيامة الرعاة پیغمبری خدا عليه الصلاة والسلام هل كسي دو كاتب ساتدا أجر عبادتي كد أو تشاك بزانيا وك أويا لقونا الدير بلا من يعني لقونا عبادتي كد. طبعا هجرة دكاتي خويا لما كبوا مدينة هجرتها أول زانيهم هجرة لما كبوا مدينة بەڵام ئەلەم حەدیثا باسی هیجرەتەکە کە بەلای من ئێستا خۆ هیجرەتە نەماوە. عولەمایان فەرمن ئەو هیجرەتە وەک ئەو هیجرەتەیە وهو الوقت الفتن والاختلاط والأمور حتى كوتاي الناس في الفساد الدنيا. واتە زمانێک دێت فیتنە و بەڵام موسیبەت و خراپەت زۆرە بێتەوە هەرچی کاتێ ئەو کاتە هات و خەڵک دەستی کردە عیبادەتەوە واپەرستی کرد كثواب الهجرة من المكة إلى المدينة. وتويعني وقت أو كسوايا كالغلط بيغمبر عليه الصلاة والسلام هجرتي كدول كونا مكة ومدينة. وفي الحديث يعني وتويعني عظم القدرة العبادة أيام الفتن، يعني قولترين لو بايه لو عبادتها لو رجانيك فتنة شرط عبادته برستشي إخوة لو رجانا گەورەی ئینسانی موسڵمان و ئینسانی بڕوادار بتوانێت چەندێک بتوانێت دەست بکرێتە بایخ بە عیبادەتەوە باشتر. حەدیثی چوارەمان شتەوەڕێکمان داوە هەر شەوی دوو حەدیث بۆیە بەلایان چون بۆی ڕێکەوینەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ چوارەمیان چاوی ئینسانی موسڵمان چاوی پەروەردگار بۆ بەندەکان، یعنی خوای گەورە لە بەندەیەک چاوپۆشیەکە ئەگەر بەندەکە چاوپۆشی لە بەندەیەکی تر بکات. سەمن و تۆی كما إخوة فرمي عليه الصلاة والسلام. أبي هريرة يقول: لا يسر الله على عبد في الدنيا إلا ستر الله يوم القيامة. هالكسر عيب نقصانيك شتيكي بروبيكي مسلمان كسر كوتر جردس لبرا زمان دي خوا داي بوشي خوا يورد بيامتا حوكاني
خراپەکانی چی لێکا یان نەیخۆشە بێت یان ناهێنش هەرچی کاتێک ئینسان کەوتە دوای عەیبی برای موسڵمان دراوسێک خزمی قەومی هەرکێ بێت کەوتە دوای عەیب چاک بزانێت خوای گەورە هەر لە ماڵەکەی خۆیدا عەیبەکەی هەڵداتەوە هەر لە ناو ماڵی خۆیان سڕەکانی هەڵداتەوە و لەورەوە ئابروویە ڕەخواپەنەمان زۆر خەتەرە ئەفەرمون هاتووە لە ئەثەرا پیاوێک لە قیامەتە ئەڕوا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر پردی سرات چوار شوێن هەیە زۆر کەس فریای کەس ناکەوێت زۆر زەحمەتە یەکێ لەو شوێنانە پردی سرات هەر کەسێک لە پردی سرات پەڕێەوە تەواو دەچێتە باشتەوە پردی سرات لەسەری دۆزەخە زۆر باریکە ئەوە زۆرش کە چییە هەم تیژە هەم باریک ئەڵێ بەندەیەک ئەکەیتە ناوڕاستی پردی سرات یەکێ داتە باشانێ ئەڵێ تەو مرۆڤە ئەو کاتە وەختی ئەمە نییە زۆر دەترسێت برە کاتە داوا بینێ مەلایکێ ئەڵێ خوا ئەم نامەی ناردەبێت ئەوش زۆر دەترسێت چونکە مەشهەدەکە خواری دۆزەخە یعنی خوانەکە هەر مرۆڤێ لێوە کەوتە خوارەوە چێتە دۆزەخ هەر مرۆڤێکش لەوێنێ قوتاری بوو ئەگەیتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لێوەش وەچێ بۆ بەڕەش ئەوش زۆر دەترسێت نامەکە ئەکاتەوە بینێ نا ئەم نامە چی نسراوە ئەی فڵان ئەی عەبدی ئەی عەبدەکە لە فڵان ڕۆژ و لە تاریخ و ئەوە ناونیشانی گشتی دایە عەیبی فڵانی کوڕی فڵان لای تۆ بوو لەبەر ڕازەمەندی خوا لەبەر ڕازەمەندی من چاوپۆشیت کرد و باست نەکرد ئەوە چاک بزانە لە سەحیفەی ئەعمالدا زۆر شت بوو ئێمە چاوپۆشیمان لێ کرد و لامەندا بۆی بەندەکان ماوەتەوە بەس باسی ناکات جەلە جەلاله کەواتە زۆر گرنگە ئینسانی موسڵمان لە دنیادا عەیبی کەسێکی زانی دایپۆشێ لەبەر ڕازەمەندی خوا یان دوو بڕوا پێبێژێ توانی پێبێژێ باشە نەیتوانی باشتر وایە چاکتر وایە دایکەوە خی گەورە ڕەحمەتێک عاقبەت خێرمان بکات بێشمان قسە بکات ئەوەی سیفەتی جوانێک بکاتە سیفەتمان و سیفەتی خراپە لای بکاتە سیفەتمان وصلى الله على محمد وعلى اله وصحبه